کاتێک ڕۆژانە سەرقاڵی کاری خۆیەتی کڕیارێک ڕووی تێدەکات و بە پارەیەکی باش مۆبایل و کاڵای لێ دەکرێت. دوکاندارەکەش وەک هەر دوکاندارێکی دیکە پێی خۆشە کە کاڵا و شتومەکەکانی بفرۆشێت و بەدەستی پڕەوە و با پارویەکی حەڵاڵەوە بگەڕێتەوە بۆ لای ماڵ و منداڵی. بەڵام بێ ئاگالەوەی ئەو پارەی دەستی کەوتووە ساختەکەیە. ئەمە دەبێتە دۆسەی ئەم جارەی بەرنامەی نهێنیەکان. ڕەنگە ئەمە یەکەم چیرۆک و کۆتا چیرۆک نەبێت، بەڵکو دەیان چیرۆکی لەو شێوازە ڕوودان. پارە ژیانی خۆی و خێزانەکەی بە تەواوەتی دەگۆڕێت، بەڵام پارەی ئەسڵی نا، بەڵکو پارەی ساختە. ڕەنگە بڵێن چۆن؟ دەرباری ئەوەی ژیانێکی باش و ئاسایی هەبووە بە وتەی خۆی، بەڵام بەهۆی مامەڵەکردنی بە پارەی ساختەوە ڕوبەڕووی چەندین ساڵ زیندانیکردن دەبێتەوە. ئەو تاوانبارە یەکەم جاری نییە و پێشتریش لەسەر ساختکردنەوەی دراوی ساختە تێوە گلاوە و لا قۆناغی دادگایکردندا بووە و بە کەفالەت ئازاد کراوە. بەڵام پێشەوەی چاوەڕوانی بڕیاری تەواوەتی دادگا بکات، جارێکی دیکە دەست بۆ هەمان مامەڵە و هەمان تاوان دەباتەوە. بەڵام ئەم جارە دادگا بەزەی پێدا نەهاتۆتەوە و بۆ پاراستنی بازار و متمانەی هاوڵاتیان سزای 8 ساڵ زیندانی بەسەردا سەپاندووە. واتە ئێستا 4 ساڵ لەسەر دۆسەی یەکەم و 8 ساڵیش لەسەر دۆسەی دووەم کە پێکەوە کۆی سزاکە دەکاتە 12 ساڵ زیندانیکردن بەهۆی مامەڵەی پارەی ساختە. من هەرەوەندە دەڵێم بۆ بینین و زانینی تەواوی ئەم چیرۆکە کە پەیوەندی بە زۆرینەی خەڵک و خێزانەکانەوە هەیە، مەڕۆن و لەگەڵمان بمێننەوە. ڕێک لە ئێستادا ئەم دوکاندارە باسی ئەو ساتە دەکات کە چۆن بە پارەی ساختە کاڵا و شتومەکی فرۆشتووە و فێڵی لێکراوە بە پارەی $50 کاتێکیش پێی زانیوە دەست بەجێ لایەنی پەیوەندیداری ئاگادار کردوێتەوە وەکو خۆی دەڵێت. من دوکاندارم، دوکانی موبایلم هێل ناو بازار. ڕۆژێکیان دوو کوڕاتم بۆ لام بە دەقیقی 15 بوو. هاتم موبایلیان لێکڕم، دوو موبایلیان لێکڕیم لە جۆری ئایفۆن بە بڕی $1200 کە پارەکانی ئەمێ هەندێکی بە $100 بوو، بەڵام لایەنە زۆرەکەی $50 بوو. باشە لە بەرچاو خوانە لە جیازمە، جیازەکەم هیچ کێشەیەکی نەبوو و پارەکانیش ئاسایی بوون. باشە پێشترە و جیازە تاقی کردوتەوە ئەگەر پارەیەکی ساختە هەبێ کەشفی کات؟ بەڵێ تاقیم کردوتەوە، بەڵام پێم وابێت بۆ $50 جیازەکەی من کۆنە، ناتوانێت هەموو پارەیەکی تەزویر خوێنێتەوە. چۆن زانی دواتر چۆن زانیدە و پارەی ساختەیە؟ لەبەروی کە دوکاندار بوو منیش خۆم معاملەکەم ناو بازاڕە، پێویستم مۆبایل بوو. دوای ماوەیەکی کەم چوومە دوکانێک و خۆشم مۆبایلێکم کڕی بە بڕی $460. هەندێک $50 مایە و باقیەکەیم بە دیناری عێراقی بۆ تەواو کرد، بەڵام ئەو کە لە جیازیە $50 تەزویر بوون. چۆن زانیت ئەمەد لەکوێوە هێناوە چۆن دەست کەوتووە ئەم پارەیە؟ ڕاستەکەی گومانم بوو کە من ڕۆژانە معاملەکەم ئەم $50 لەکوێوە هەبوو و گومانیشم لەو دوو کەسە هەبوو. بۆچی گومانت لێیان هەبوو؟ گومانەکەم لەوە بوو کە ئەوان زۆرترین بڕی $50 نیامێوە. لە چیە بیرت کەوتەوە؟ سەیری کامێرات کردیان خۆت بیرت کەوتەوە چی بوو؟ هات بەمێشکمە کە گومانم لەوان بوو، بەڵام بۆ پشتڕاستکردنەوەی گومانەکەم چوومەوە دوکانەکە ڕاستەوخۆسی کامێرام کردەوە کە لەو ڕۆژە بەزە و دوو کەسە هاتنە دوکانەکەم و $50 نیامێ. خەڵکی تر هاو بۆ معاملەوە سەردانیان کردن، بەڵام ئەو دوو کەسە لە معاملەکەی $50 نیامێ، هیچ کەسێکی تر معاملەی بە $50 نەکردو لەگەڵ. باشە دواتر چیت کرد؟ دواتر من بۆی پێشتر کە سەردانیان کرده بووم کە یەکەم جار معاملەیان لەگەڵا کردم ڕۆژی 15 دواتر دانی چاوتم براکەشم موبایلی پێویستە ئەینێرم بۆلات و ژماری خۆی یامێوتی ئەمە ژمارەی منەوە ماڵی بۆ لای تۆ. طبیعی کە ژماری خۆی یامێەوە پاشان ناونیشانی خۆش یامێ، وتی من دوکانی گۆشت فرۆشیم هەیە. هەر کاتی هاتی بۆ لام من خاتراگرم و تەنانەت کردی بەوەش، وتی گۆشتی جوانی شتێمێ. نیش ناونیشانەکەیم لا بوو و ڕاست بۆ ئەو ناونیشانەکە یابووی بە تۆ؟ بەڵێ
ناونیشانەکەی ڕاست بوو و منیش کە هەرە و ڕۆژی کەمە $50 تەزویرەکانم بەدەستەوە بوو لای ئەو کوڕە کە کەشف بووم کە هاوڕێشم بوو لە ترسی جاری خۆم کە منیش بە ساختەکار لە قەڵەم نەدرێم وتم باشترین ڕێگە سکاڵاکردنە پەیوەندیم بە پۆلیسەوە کرد و پێشەوەی پەیوەندی پێوە بکەم خۆم چوون لە ناونیشانەکەم کۆڵیەوە کە ئایا ڕاستە یا ڕازنی ناونیشانەکەی وەک خۆی ناونیشانەکەی یا و پێم دوکانی گۆشت فرۆشتیە بوو وە ژمارەکەشی ژماری خۆی بوو پاشان دڵنیا بوونەوەم لە ناونیشان و ژمارەکەی چوم سکاڵام لەسەر تۆمار کرد و ناونیشانی شمیانێ ژمارەکەشم تەسلیمکردن کەوتی برایەکیشم مۆبایلی ئەوێ فعلەن وا بوو براکەی هات مۆبایلی کڕی لە لای تۆ بەڵێ دوای چەند ڕۆژێ براکەشی هاتە لام و ئەویش مۆبایلی لێکڕیم پارەکانی ئەویش هەر ساختە بوونیان بەڵێ پارەکانی ئەویش هەر ساختە بوو باش ئەو کاتی کە هات هەر خۆی بوو یان کەسی تری لەگەڵا بوو لە ڕۆژی 15 دوو کە سەردانی کردم لەگەڵ هاوڕێکی هاو بەڵام هاوڕەکەی هیچ مەعاملەیەکی نەکرد بەڵام من پێم تۆ هەر سکاڵات لەسەر خۆی تۆمار کرد یان هاوڕێکەشی هەر لەسەر خۆی نەبوو من سکاڵام لەسەر خۆی و هاوڕەکەی و براکەی تۆمار کرد بەڵام هاوڕەکەی ڕاستیەکەی لە کامێرەکەشەوە کە دەرکەوتووە هیچ مەعاملێکی لەگەڵا نەکردم و مۆبایلەکەش بۆ هاوڕەکەی نەبوو تەنیا بۆ خۆی بوو و پارەکەش هەر لە گیرفانی خۆیەوە دەرچوو درا بە من بۆیە من سکاڵام لەسەر تۆمار کرد بەڵام هیچ بەڵکێک نەبوو کە هاوڕەکەشی تاوانبار بێت چونکە تەنیا لەگەڵ یا هاتەبوو هاوڕێکە ئێستا لە ژوورەوە نییە؟ پێم وا بێت دوای ئەوەی کە لێکۆڵینیان لەگەڵا کرده بوو و هیچ بەڵگەی نەبوو لەسەر ئەوەی کە ئەو پاری ساختی پێبێت بۆیە ئەو ئازاد کرابوو باشە چەندێک پارە تۆ پاری ساختە دۆرەگرتووە کەواتە چەندێک پارەت تیا چووە؟ من $1200 وەرگرت لە $1200 $300 تیا بکە و ساختە نەبوو بەڵام $50 هەمیان ساختە بوون باشە چیت لە پارەکانی تر کرد ئەو بڕەپاری کە ساختە بوو تۆ ئەو بەشە پارەی کە لەگەڵ مۆبایل کڕی نابۆت هاتوۆتەوە خۆ بەشەکەی تری هەر لە لای تۆ چی لێ هاتووە ڕاستەکەی بە دەقیقی نازانم ئەو پارێم یاوە بۆ چیە و من ئاگاداریش نەبووم کە تەزویرە نەماڵەڵم پێوە ناکرد بەڵام من دوکاندارم و ڕۆژانە شتەکڕم و شتە فرۆشم و ئەو پاری کێتە دەستم دووبارە چمۆش ئەشەیتری پێکڕم بۆ دوکانەکەم لە مەعاملی ڕۆژانەیان ڕۆشت و پارەکەم تەنها کەسێک نییە کە بەو شێوازە بە پارەی ساختەوە فێڵی لێکرابێت کەسێکی دیکەش بە هەمان شێواز چیرۆکی خۆی دەگێڕێتەوە وتی ئەو پارەی پێی دراوە بەرامبەر فرۆشتنی مۆبایل لە دوکانەکەیدا $50 بووە کاتێک زانیوێتی ساختە بوون سکاڵای تۆمار کردووە و لە ڕێگای کامێراکانی چاودێری ناو دوکانەکەیەوە کەسەکانی دۆزیوەتەوە ڕووداوەکە 22/2022 بوو کاتژمێر 5 و لە دوکانەکەم بووم دوو مشتێری هاتن سوالی ئایفۆن پرۆ ماکسیان کرد تر بە شێوازی قسەکردنیان دیار بوو کە خەڵکی ئەیتێرە منیش ڕازیم و پێم فرۆشتن $800 پارەکەم کە لێ وەرگرتنەوەی $50 و فاسوشتم بۆ کردن لای خۆم بە چاو بە جیاک زەکدەنە ئەیبی نەبوو دواتر چی بوو؟ دواتر دوو ڕۆژ دوایەوە کە مۆبایلەکەم پێ فرۆشتن دەنگۆ بڵاو بووە لە ناو بازاڕەکە هەبانێ $50 ساختەی کاغەز ساکرات و لە ناو بازاڕێتر منش گومانم لا دروست بوو کە یابی چیشان بە من ئیترە بوو چون بۆ لای کاک مەحەموو کە ئێستا و سکاڵای کردووە چون بۆ لای کاک مەحەمە سەیری کامێرەکانم کردەوانێ و سیرەکەم و دوو نەفەرە بوو کە لە لای من شتیان بردە بوو چۆن وای یەکسەر و گومانت لا دروست بوو بۆچی ترست لا دروست بوو؟ کێشەکە بوو $50 بوو هەر $50 ساختە بوو تیم کە منش گومانم لا دروست بوو تم با خێرا چوم لە دوکانێکی کەوانە سیری کامێراکەکەم و بزانم هەر و دوو کەسن کە سیرم کرد هەر دوو نەفەرە بوو منش بە زوێ ڕۆشتم سکاڵم تۆمار کرد باشە پارەکانت لا مابوو کە لەوانە دۆرگرت بوو پارەکە شتێ پارەم لا مابوو تراوکی کێم خەرج کرده بوو نازانی داوتە بە کێ لەگەڵ کێ مامەڵەت کردووە کێشەکە نازەم یامە بەچی نازەم مامەڵی چیم پێوە کردووە باشە بیرم نەماوە باشە پشکنینت بۆ پارەکە کرد لە جیهازی تر ئەو کاتە جیازەکەی خۆت بۆچی دەری نەکردو بوو ئاخر جیازەکەی ئێمە کۆنەیە یان چون بوو تازەکانی تاڵێک شتەکە بە تاواتی کەشە بکە لەکوێ لە جیازی تردا چون بۆ بازاری دۆلارەکان لێ فەحسم کرد باشە فەحسم کرد کە تەزویر بوو دواتر چیت کرد
تۆ دواتر سکاڵات لە هەردوو دانە کەسەکە کڕیان لە یەک دانەیە سکاڵام لە هەردووچیان کرد بەس دانێکیان هەردووکیان مۆبایلن لە تو کڕێ بوویان یەک دانەیان نانە یەک دانیان لە منی کڕێ بوو بە چونکە ئەوشی لەگەڵا و سکاڵاشم لەو تۆمار کرد ئەتر ئەو بوو بە پێی پێویست باڵگەشتیوانە بوو نە لای کەس مۆبایلی کڕێ بوو نەیەکشی تر ئەوەی کە سکاڵاکەشم لێ کرد دانێکیان نەگیرە بە زانێکیان گیراوە بۆ تۆ ئەمە چەندەمین جارەکە ئاوها پارەی ساختەیەتە ناوڕستەکانی تۆ ناوپارەکانی تۆ چەندەمین جارە تووشێم حاڵەتە بی تقریبان ئەمە سێم جاریکەمەوە سێ جاری کەش تووشێ و حاڵەتە بووی تووشی بوو هیچ کەسێک تا ئێستا سکاڵای لەسەر تۆ تۆمار نەکردووەکە یاخود مامەڵەت بۆ پارانەوە نەکردووە یان زووی پێت زانیوە کە ئەمە ساختەیە زووی پێم زانیم کە ساختەیە تر بووە ماڵمەڵۆشتم زۆر پێوە نەکرد مامەڵۆشتم پێوە نەگرد و پارەکەم چۆنەڵی شکاتم لەکرد و پارەکەم بۆ گەڕان و پارێکی یامە باشە دوای وتت کەسی دووەم کەسی دووەم خەتابار نەبوو لە ئیشەکەیە کە چکانم بایری کڕێبوونا سوال یەک شتی کرد و پارەکەش لە ئەو نەبووی ژاگادار نەبوو تو بە زۆر شکاتەکە گەڕاوە بۆ کەسی یەکەم دوایەوەی کە تۆ سکاڵات لەم کەسانە کردووە و ئێستا کەسی یەکەمیان حکوم دراوە هیچ کاتێک ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕوبڕووی هەڕەشە و تهدید نەبوویتەوە لەلایەن هیچ کەسێکەوە هەست بکەی کە لەلایەن ئەوانەوەیە ناچکە لە بەرەی من لە سەرحەقی خۆم سکاڵان لەسەر تۆمار کردووە لە ماوەی ڕابردوودا جگە لە پارەی دۆلار پارەی عێراقی ساختەش لە ناو بازاڕەکاندا هەبووە و مامەڵەی پێوەکراوە و بەکارهێنراوە لە بەرامبەر قسەی ئەم دوو کەسەی لە ناو بەرنامەی نهێنیەکاندا ئەم تاوانبارە تۆمەتەکانی سەری ڕەت دەکاتەوە و دەڵێت ئەویش خۆی دوکاندارە و ئەو پارە ساختانی وەریگرتووە گەی لێ نەبووە کە ئەو پارەیە ساختەیە باسی ئەو کاتە دەکات کە چۆن ئەویش پارەی ساختەی وەرگرتووە و دواتر بەو پارەیە کاڵا و شتومەکی کڕیوە لە سەرەتایە خۆمە هاوڕێیەکەم چوین بۆ سلێمانی بۆ عیادە چوو بووین لێڕێ ئەو کوڕەوتی بام مۆبایلێ بکڕم چوینە کاسۆمۆڵ 15 دوو بوو چوین بۆ کاسۆمۆڵ مۆبایلێکی کڕی منیش مۆبایلێکم کڕی مۆبایلێکی جۆری هەشتی پڵەسم کڕی و پارەکەشم نەقدیە لە دوو شوێنی جیاواز کڕیتان بەڵێ لە دوو شوێنی جیاواز بوو لە یەک شوێن نەبوو من لە کاسۆمۆڵ کڕیم ئەو لە مەولەوی و پارەکەشیمان نەقدیا و چەندێک بوو پارەکەی بای چەند تۆ مۆبایلت کڕی وەڵاهی پارەکەی بەزەوت بیرم نەماوە چەند بوو بەس دڵنیام کە پارەکەیم هەموویە پارەکەشیم بە $100 و $50 بوو یعنی ئەو کاتەکە بژاردیشی هیچ کێشەیەکی نەبوو لەگەڵ یا پارەکەی لێ وەرگرتم دواتر مۆبایلی ترت کڕیەوە و لە شوێنی تریش لە تاریخی ترا مۆبایلت کڕیەوە چۆن بوو بەڵێ ئەوە جارێکی تریش کەهاتین بۆ سلێمانی لە جادی مەولەوی کڕیم لە 22 دوو بوو باشە ئەو چیت کڕی و بە چەند کڕیت ئەوش بەزەوت سعرەکەیم بیر نەماوە بەس ئایفۆنی 11 پرۆ ماکس بۆ کڕیم ئەوش هەر نەقد پارەکەیممە بە $50 کابرا بژاردی و هیچ کێشەشی نەبوو لە جیازەکەی خۆشیە فەحسی کرد یعنی ئەگەر کێشەیشی وایە لێ وەرناگرتمەوە کاتە باشە پێم بڵێ تۆ ماڵت لە دەرەوەی سلێمانیە بۆ هاتی بۆ مۆبایل کڕین بۆ سلێمانی بۆ لە شارەکەی خۆت نەتەکڕی لە سلێمانی ئەم کڕیمە بۆ من هەرە هاتم بۆ سلێمانی وتم با بچم لێ بیکڕم هەم هەرزانترە هەم گەورەترە سلێمانی بۆ من باشترە ئێم هەموو مۆبایلت بۆچی بوو لەو فترەکەمەیە تۆ دوو مۆبایلت کڕیوە ئەو چیت لە مۆبایلەکانە کرد کە مۆبایلەکان مەکڕی من بە برادەکانی خۆم مەفرۆشتەوانێ لێ بە هەرزانتر لە سلێمانی بە هەرزانتر ئەم کڕی لە فرۆشتەوە بە گرانتر و بە شێوازی قستیشم فرۆشت باشە دواتر دوای چەند ڕۆژێک کە خۆت مۆبایلەکەت کڕیوە کەسێکی تریشت نردووە بۆ هەمان شوێن پێشتر ناونیشانی خۆت دیاوەتی وتوتە من برایەکی خۆمە نێرم ئەوش مۆبایلی پێویستە فعلەن ئەو برای تۆ بوو مۆبایلی پێویست بوویان ئەوش هەر بۆ تۆ بوو نا ئەوش هەر بۆ من بوو برای من نەبوو بەس لای ئەو کوڕەوە ماوت کە برام پێ بووی سیقە پیا بێ ناومانە باشە تۆ هیچ نەتەزانی کە ئەم پارانەی بەدەستەوەیە پارەی ساختن نا من نەمەزانی کە ساختن چکە من خۆم ئیشم قەسابی بوو بەدایان کیلۆ مەفرۆش بە سلێمانی بە ناوچەکانی تر لە شارەکەی خۆمە پارەی زۆرم وەرەگر بە دینار و بە دۆلار وەرمەگر من هیچ کێشەیەکم نەبوو لەگە پارەکانە و جیازی بژاردنیشم لا نەوەر بەدەستم ژمار دوڵمەگرتن باشە تۆ پێشتر لەسەر هیچ تاوانێکی تر
سزا دراوی حکم دراوی یاخود هیچ تۆمەتێکی ترت بۆ هەڵبەسێردراوە؟ بەڵێ تۆمەتی ترم خراوەتە پاڵ کە بە بۆنەی پارەی ساختەوە بووە بەس خراوەتە پاڵم یعنی ڕاستەقینە نەبووە. باشە حکم دراوی؟ ناحکم نەدراوم لە دادگایکردناوم و بە کەفالەت ئازاد کرام. باشە ئەکەواتە ئێستا حالێن لەسەرەوە تۆمەتەی پێشوو حکم دراوی؟ بەڵێ ئێستا ئەم تۆمەتەی ئێستەم و تۆمەتەکەی پێشوم و هەمووی کرابەیەک و زیندانی کرام. باشە لەوێ چەند ساڵە وەرگرتووە؟ لە تۆمەتی پێشووترێ چەند ساڵە وەرگرتووە؟ لەوێ 4 ساڵم زیندانی کراوم تازەکەش 8 ساڵ بوو. ئەوە بە تۆمەتی چی؟ ئەوی شەر بە پارەی ساختە. بەشەم هەموو پارەیەت لەکوێ بوو؟ پارە سەختانت لەکوێ بوو؟ کێ ئەیایتە یان کەست لەگەڵا بوو؟ ناڵم هەر لە کە گۆشت مەفرۆش بە خەڵگەیتر خەڵەکە گیامێ من نەمەزانین کە ساختە یان ساختە نییە. ئێ باشە ڕۆژێک لە ڕۆژان کەسێک نەهاتوو بۆ لای تۆ بڵێ منم پارەیەم لە کاتی مامەڵەیان لە تۆ وەرگرتووەم پارەیە ساختە بووە لە ئیشەکەی خۆت سوتفەی شتی وای نەکردووە؟ قەت سوتفە شتی وای نەکردووە. زۆربەی کاتم چکۆ من هەر پارەم وەرەگرت ئەم نارد ئیتر ناردن بوو پارەکەم بۆ هات و تەواو. باش ئەو کەسەی لەگەڵت بوو ئەویش ئاگاداریان بارودۆخەی تۆ هەبوو یان هەر هاوڕێت بوو هەروە لەگەڵتە هات؟ هەروە لەگەڵ ما هاو برادێکی احتیادی بوو ینی ئاسایی بوو هیچ پەیوەندی بە مۆزوعەکانەوە نەبوو. باشە چۆن دەستگیر کرای؟ لە ناو دوکانەکەی خۆما بووم لە دوکانی قەسابیەکەما بوو هێزانیەکان هاتن دەستگیریان کردم. لە کاتێکدا بۆ ماوەی 12 ساڵ سزای زیندانیکردنی بەسەردا سەپێنراوە بەردەوام لە قسەکانیدا ڕەتی دەکاتەوە کە ئەو بە ئەنقەست و بە مەبەست پارەی ساختەی بەکارهێنا بێت چونکە ئەو باوکی دوو منهەڵە و تا 12 ساڵی دیکە نازانێت چارەنووسی مناڵەکانی چی لێ دێت بەهۆی ئەو سزایی بەسەریدا سەپێنراوە. بەڵام دادگا سزای خۆی هەر بەسەردا سەپاندووە چونکە بەڵگەی تەواو لە دژی ئەو هەبووە. من 12 ساڵ حکم دراوم بە ناحەقی چکەی من نەبووە پارە ساختانە هەمووی خەڵک یاومێتی و منی ژوەرم گرتووە هیچ پەیوەندیەکی بە منەوە نییە ئەمانە هەمووی تۆمەتە کراوەتە پاڵ من. ئێستا چیت هەیە حەزەکەی چی بڵێتەوێت چی بڵێیت؟ حەزەکەم لێ کوڕینەوەکی جوانتر بکرێ باشتر بکرێ بۆی من لەم تاوانانە پاک بمانێ من ئازاد کرێم. باشە دانەیەکیان تۆمەتە دوانیان تۆمەتە قەنەعاتت بەوە نییە کە فعلەن شتەکە بەسەر تا سەپێنراوە حکومەکەش بەسەر تا سەپێنراوە کەواتە تاوانەکەی هی تۆیە؟ تاوانەکەی منە ئێستا لەوانێ بەسەر منە ساغ بێتەوە بەس من هیچ پارەیەکم نەژماردووە یان لای خۆم لە جیازم نەیەوە کە بزانم ساختە یا ساختە نییە. هەمووی وەرم گرتووە بۆیان ناردووم یعنی هیچ شتێک پەیوەندی بە منەوە نییە. باری داراییت باش بوو؟ لەخوا بزێمە باری داراییم باش بوو بەس زۆر باش نەبوو بەس باش بوو ینی ئینسانێکی احتیاجی چۆنەوە. چیرۆکەکە لێرەوە کۆتایی نایات. کاتێک ئەو کەسەی لە دوکاندارەکان مۆبایلی کڕیوە کەسێکی دیکەی لەگەڵدا بووە بەڵام ئەو کەسەی لەگەڵیدا بووە هیچ مامەڵەیەکی نەکردووە لەگەڵ دوکاندارەکاندا بەڵام بەهۆی سکاڵای دوکاندارەکانەوە ئەویش ڕاپێکی بەردەم دادگا کراوە و ڕوبەڕووی پرسیارەکانی دادگا کراوەتەوە بەڵام بەهۆی ئەوەی هیچ بەڵگەیەکی لەسەر نەبووە دادوەر ئازادی کردووە. بۆمان باس بکە تۆ لە هەردوو ڕۆژی ڕووداوەکەی لەگەڵ کاروان بووی ڕووداوەکە چۆنی بوو؟ بەڵێ لە هەردوو ڕۆژی ڕووداوەکە لەگەڵ کاروان بووم بۆ پێیکە هاوڕێی نزیکم بوو و خۆم پێشتر لە ئەوروپا بووم من بڵێن کە چەند ساڵ لەمە پێش هاتمەوە وەکو بڵێ ئەوە کەس ئەوم ناسی و بووین بە برادەر و تێکەڵاویمان دروست بوو و دوکانەکانیشمان لە نزیشی یەکەوە بوو. تۆ شەر دوکانی گۆشت فرۆشیت هەیە؟ نا من دوکانی بالەی جلم هەیە کۆنەی جلە من دوکانی بالەمە وتر بۆ پێیەکە زۆر لە یەکەوە نزیک بووین پەیوەندیمان باشتر بوو وەکو برادەر زیاتر بووین تێکەڵاو بووین هەردوو جارەکەمنی لەگەڵا بووم کە چوین بۆ سلێمانی وتی ئەچین بۆ یەک جارێکیان وتی ئەچین بۆ عەیادە جارێکیان وتی ئەچین بۆ بازاڕ هەر بۆ خۆشی. باشە تۆ مۆبایلت نەکڕی؟ نا من مۆبایلم نەکڕی بەس لەگەڵیا بووم. باشە ئەم نەتەپرسیم هەموو مۆبایلت بۆ چییە؟ بەڕەوەڵا لێمە پرسی بوو ئیسفادەی کڕم ئەی لێرەی کڕم هەرزانە لای خۆمانی فرۆشمەوە ئیسفادەیەک بۆ منەکە باشترە. باشە لیت یاخود ئەو تۆ ئەتزانی کە ئەو پارانی پێیەتی ساختەیە یان هەر گومانت هەبوو کەەوە لەو بوارەیە ئیشەکە؟ نەوەڵا من گومانم نەلێ کرد ناسم زانی پارەی ساختەی پێ چکە هیچ یعنی فەرقم پێ ناکرد کە شتێکی وا لەو بابەتە. باشە چەندێکە ڕەفیقم چۆن هەستت بە هیچ ناکرد؟
هیچی بۆ باز ناکردی؟ ئەو لەبارەی پارەی ساختە و هیچی بۆ باز ناکردم هیچی ناوت. باشە خۆشت پێشتر لەسەر هەمان دۆسیە 4 ساڵ سزا دراویت دۆسیی ساختەکردنی پارە. چۆنەوە لەگەڵ ئەمیش بە هەمان دۆسێ چ شتێک ڕەبتی کردوون بەیەکەوە و لە کاتێکە کە تۆڵی من ئاگاداری ئەو نەبووم و لە کاتی مۆبایل کڕینەکانیشا تۆ لەگەڵ یا بوویت ئەڵێ من نەمزانیوکەوە پارەی ساختەی پێیە. ئەخ لە ئەوڵەوە من لەگەڵیا بووم یعنی نەمزانی کە پارەی ساختەی پێ ئەو قەزەی پێشتری منیش کە تازە هاتبوومەوانێ تەما هەم زۆر بوو دەسمایە بۆیە تووشی ئەو غەڵەتە بووم و دەسمایە پارەی ساختە و دوای ژیرام بەس ئەم جارانی ئەخیر من هیچ پەیوەندیم پێوە نەما بوو. ئەجا ئەو نوع پارەیەکی پێ بوو یعنی زۆر جوان چاپ کرا بوو کە هەستی پێ ناکرا. ئەجا ڕاستی ئەوش پارەکەی ناوەتە دەست من کە بووی بژمێرم یا شتێ بزانم ساختەیەیان هەر لای خۆی بوو. باشە سکاڵا لەسەر تۆش تۆمار کرا و دواتر تۆ لە قۆناغی لێکۆڵینەوەی ئازاد کرایت. تۆ لە کاتی لێکۆڵینەوەیە چیت وت یان چۆنەوە ئازاد کرایت؟ بەڵێ چکە هەردووکمان لەگەڵ یەکاوین لەوێ لە دوکانەکەیە کابرا کە سکاڵا لەسەر تۆمار کردبووین ئێمە هەردووکمان ژیرای لەبەرەوەی من هیچم لەسەر نەبوو و کە فەوری ئێمەیان گرت یعنی هیچ شتێکم لەسەر نەبوو هەر حەپەسا بووم کە نا ئاگەم لە مۆزوع نا ئاگەم لە پارەی ساختەیە تر بە لیژنە بەو کەسانەی کە گرتویانین بە ئاسایش و بە پۆلیس و بۆمانە پێم وتن کە هیچ شتێک نازانم ینی ئاگەم لە هیچ شتێک نییە واش بوو لێکۆڵینەوەیان کرد من ئاگەم لێ نەبوو. باشە ئێستا هیچ کۆنتاکت و تێکەڵایەتی و تەلەفۆنات و شتت هەیە لەگەڵ کاروان یاخود سەردانیەکەی لە سەجن؟ ناوەڵا ئێستا هیچ شتێکمان پەیوەندیمان بسڕا هیچ شتێکمان لەگەڵ یەکانەمەوە. هیچ ئاگاداری ئەو نیت؟ هیچ ئاگاداری نیم ئەوش پەیوەندی پێوە نەکردووە. لە چیرۆکەکانەوە دەپەڕینەوە بۆ سزاکان و بە وردی باسی سزاکانی پارەی ساختە دەکەین و یەک بە یەکی سزاکانتان بۆ ڕوون دەکەینەوە. گرنگە سەرەتا باسی ئەوە بکەین چی جۆرە مامەڵەیەک ئەچێتە چوارچێوەی مامەڵەکردن بە دراوی ساختە و پارەی ساختەوە. بەپێی مادەی 280 لە یاسای سزادانی عێراقی هەر کەسێک خۆی یاخود لە ڕێگەی کەسێکی ترەوە هەڵسێت بە مامەڵەکردن بە دراوی نیشتیمانی ئەو وڵاتە یاخود هەر دراوێک کە دراوی وڵاتێکی دەرەوەیە بەڵام بە گوێرەی یاسا ڕێگە پێدراوە کە لەو وڵاتەدا مامەڵەی پێوە بکرێت یان لاسایکردنەوەی ئەو دراوە یاخود دەستکاریکردنی ئەو دراوە ئەمە ئەبێتە تاوانی ساختەکردنی پارە. ئێستا باسی سزاکانیەکەین ئەگەر کەسێک هاتوو ئەم کارانەی کرد سزاکەی چییە؟ هەر یەکە لە مادەکانی 280 هەتاوەکو 285 لە یاسای سزادانی عێراقی پەیوەستە و تایبەت کراوە بە مامەڵەکردن بە دراوی ساختە و پارەی ساختەوە. بەپێی مادەی 281 لە یاسای سزادانی عێراقی هەر کەسێک هەڵسێت بە ئەو تاوانانی کە ئێستا باسم کرد دەستنیشانم کرد مامەڵەکردن دەستکاریکردن هەروەها لاسایکردنەوەی دراوی نیشتیمانی ئەو وڵاتە و هەر دراوێت کە بە گوێرەی یاسا ڕێگەی پێدراوە لە وڵاتەدا کاری پێ بکرێت سزا دەدرێت بە چەند؟ سزا دەدرێت بە زیندانیکردن لە 6 مانگەوە بۆ 10 ساڵ. واتە ئەم کەسا لە 6 مانگەوە تاوەکو 10 ساڵ حکمی بەسەرە ئەسەپێنرێت ئەگەر هاتوو ئەو کەسەی کە ئەم تاوانەی کردووە دەستکاری پارەکەی کردووە یاخود مامەڵەی پێوە کردووە یان لاسایی کردوێتەوە ئەمە بوو بێتە هۆی دابەزینی بەهای دراوی ئەو وڵاتە یاخود نادڵنیایی لە نێو بازاردا دروست کرد بێت یاخود ئەم تاوانە لەلایەن چەند کەسێکەوە ئەنجام درابێت کە زیاتر بن لە 3 کەس ئەمە ئەبێتە زیندانی هەتاهەتایی. ئێستا حەقی خۆیەتی باس لەوە بکەین ئەم جۆرە تاوانە ئەگەر هاتوو سزای هەتاهەتایی وەرگرت تاوانبار بەهۆی ئەم تاوانەوە سزای هەتاهەتایی وەرگرت پرسیارێک دروستە بێت ئایا تاوانەکەی حکومەکەی یاخود سزاکەی کەمەکرێتەوە؟ پێتانەڵێم بەڵێ تەنها لە یەک حاڵەتە ئەگەر هاتوو وەکو هاوشێوەی هەموو تاوانەکانی تر یاخود زۆرێک لەو تاوانانەی کە بەر لێبڕدنی گشتیەکەون ئەم تاوانەش بەر لێبڕدنی گشتی کەوت
لە 20 بۆ لە 30 واتە بەشێک لە سزاکەی کەمەکرێتەوە. ئێستا پرسیاری ئەوە دروستە بێت لەبەرەوەی لە کەیسەکەماندا دوو سکاڵاکار هەیە. ئەم دوو سکاڵاکارە هاتوون ئەو دراوە ساختەیەیان وەرگرتووە و مامەڵەیان پێوە کردووە بەبێەوەی ئاگاداری ئەوە بن کە ئەم دراوە ساختەیە. پرسیاری ئەوە دروستە بێت کە ئایا ئەو کەسەی کە ئاگادار نەبوو بێت و بەبێ نیەتی ئەوەی کە مەبەستی بوو بێت ئەو پارێ وەربگرێت مامەڵەی پێوە بکە سزادرێت؟ پێتانەڵێن بەڵێ. لە چی کاتێکە لەو کاتەدا ئەگەر هاتوو ئەم کەسەی کە ئەم دراوە ساختەی بەردەست کەوتووە بەڵام سەرەتا کە بەردەستی کەوتووە نەیزانیوە پارەکە ساختەیە، بەڵام دواتر بۆی دەرکەوتووە و ئاشکرا بووە کە ئەم پارە ساختەیە، ئەو هەر بەردەوام بووە لە مامەڵەکردن بەم دراوە، لەم کاتەدا سزا ئەدرێت. بەچی؟ بە بەندکردن کە پێی ئەوترێت حەبس، حکومەکەی لە 24 کاتژمێرەوە بۆ 6 مانگە، هەروەها بە پێبژاردنیش. زۆر جار بە هەردوو سزاکە حکومە درێت. هەندێک جاریش ئەمە بەپێی بێگومان حکمی بەندکردن لەگەڵەوەی کە سزاکە وەرەگرێت یاخود غەرامە و پێبژاردنەکە وەرەگرێت یان هەردووکی بەیەکە وەرەگرێت، ئەکەوێت تا سەر هەڵسەنگاندن و تەقدیری دادگاکە. دیارە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە سزا دانرا بۆ ئەو کەسانی کە دزی دەکەن و دزیەکەیان گەورەیە و بە مەرجەکانی خۆی لە شریعەتی ئیسلامە دیاری کراوە کە ئەو کەسانە دەستیان دەبڕێت دوای ئەوەی کە محکەمە بەسەریان دەچەسپێنێ و مەرجەکانی تێدایە. چونکە بۆ شتی بچووک لە شریعەتی ئیسلامدا ئەو سزا قورسە نادرێت. کەسێک کە فەقیرە لە برسانە ئەچێ شیرێگە بە نانێگە بە ئەمە پێی ناوتێت، ئەمە پێی ناوتێت دز، بەڵکو واجبە لەسەر کۆمەلگای یارمەتی ئەمانە بدەن. ئەو دەسەیە کە بێ هاوکاری بکرێ. بەڵام ئەو دەسەی کە دزیەکەی بۆ حەزی خۆیەتی و بۆ دەوڵەمەندکردنی خۆیەتی و بۆ تێکدانی کۆمەلگایە، ئەمە شایستە ئەوەیە کە ئەو دەستە ببڕێ. چونکە کەسێک بۆ نمونە گەنجێک 10 ساڵە کاسپیەکە ئەنجا ئەوێ ماڵ دروستکە، شەوێک دزێک بێتە سەر ماڵەکەی پێی بڵێ ئادەی چیت کردووە بمەرێ گینات کوژم هەڕەشەی لێ بکە. یعنی ئەمە ژیانی ماڵ و وڵانێکی وێران کرد. ئەو دەسێک کە ژیانی خەڵک وێرانکە شایستەی بڕینە بەڕاستی. و دوور نییە یعنی ئەو کەسانەی کە بڵێن ئەم هەڵە و پەرانەکەن لە فێڵکردن، لە دزیکردن، لە چاوبەستکردن، لە پارە تەزویرکردن، هەموو ئەمانە دەکرێت سزا بدرێن. ئێمە مەبدەیەکمان هەیە لە شریعەتی ئیسلامە کە پێی دەوتێت ئەسیاسە ئەشەرعیە، واتە دێن توێژینەوەی ئەو بابەتە دەکەن. یەکەم لە ڕووی ڕاگەاندنەوەی خەڵک هۆشیاری وەردەگرێت لەبارەیەوە، لە مزگەوتەکان و باسی لێوە دەکرێت. دووەم تێبینی لە ڕووی ئاینەوە حکومەکەی بۆ خەڵکی ڕوون دەکرێتەوە کە بزان حرام و ناشەرعیە. سێهەم دەکرێت یاساناسان بێن دابنیشن ئەم کەسە بەپێی ئەو هەڵی کە کردوێتی. ئەگەر هەڵەکە سنوورێکی کەمی هەیە لە بازنەیەکی کەمایە دەکرێت سزای سجن بدرێت، دەکرێت دەست بەسەر ماڵ و سەروەتەکەیە بگیرێت، دەکرێت ئەم کەسە وای لێ بکرێت تەجمید بکرێت کە نەتوانێت سەفەر بکا بە هیچ وڵاتەکە و نەشتوانێت کار و کاسبی بکە. حکومت بۆ مناڵەکانی موچێ بڕێتەوە بڵێن ئەم کەسە مادەم ئەوەی کردووە نابێ ئەم کارە ئەنجام بدە، یا سزای کەسوکارەکەی بدرێ ئەگەر هات و پاڵپشتی بوون لە کارەکەیدا. هەموو ئەمانە مەطروحن کە دەکرێت ڕوو بدە، چونکە بەڕاستی و کەسێک کە هەڵی کردووە ئەبێت لە ڕووی دەرونی، لە ڕووی ئەخلاقی، لە ڕووی ئابووری، لە ڕووی یاسایی، لە هەموو ڕووەکانەوانێت چوارچێوەیەکی بۆ دابنرێ بۆی ئەم کەسە ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە بەناو خەڵکیدا، ئەم نەخۆشی دزیکردن و فێڵکردن و غەشکردن و تەزویرکردنە بەناو خەڵکیدا بڵاو نەبێتەوە. بۆیە هەموو وەکو دەوتێت خیارەکان لەبەردەم هەم قازیایە هەم لەبەردەم کەسانی ڕۆشنبیردایە کە لەو بارەوە قسە بکەن کە سزای لە سزاکانی بۆ دابنرێت و زۆرێکی لەو سزانەی کە لە قانون دانراوە زۆربەی زۆری لە شریعەتی ئیسلام وەرگیراوە. دەکرێت داری لێ بدرێت، دەکرێت سجن بکرێت، دەکرێت ڕابگیرێت، دەکرێت حجری لەسەر دابرنێت، تەوقیف بکرێت، دەکرێت کار و کاسبەکەی هەمووی هەڵبەشێنرێتەوە، دەگیرێت دەست بکرێت بەسەر ماڵ و سەروەتەکەیدا هەتا هەموو خاوەن حەقەکان حەقی بۆ وەردەگرنەوە. دەکرێت بە دوای ئەمەیان بڕۆن کێ لە پشتیەوە بووە، ئەو کەسەشی کە لە پشتیەوە بووە شایستەی ئەوەیە، چونکە زۆر جار کەسێک هەیە دزیەکە بەڵام هۆکارەکەی خۆی نییە لەسەر و ترۆ پاڵیان پێوە ناوم کارە بکە. بۆی لە شریعەتی ئیسلامە ئەبێت دەستی ئەو کەسە بدزرێ ببڕێ دزە ئەسڵەکە کە پاڵی بەمەوە ناوە کەەوە هەڕەشێ بووە. زۆر جار عومەری کوڕی خەتاب کردوێتی لە کۆمەڵێک کەس کە سەرپەرشتی
فەقیر و هەژاریان کردووە سیرەکەن حیوانێکیان بردو و سەریان بڕیوە خواردویانە ئەویش دەڵێ بۆ ئەمەتان کردوڵێ وڵی دەمێکەیە گۆشتمان نەخواردووە و گەورەکەمان مدیرەکەمان پارەمان نایەتی و حەقی خۆمانمان نایەتێ بۆیە دەچن مدیرەکەیان بانکەن سەرپشتی کارەکان بانکەن پێ دەڵێن حەقی خۆیان ئەدەیتێ باشە حەقی خۆیان نادەیتێ ئەم جارە ئەمان لە ناچاریا دزی بکەن دەستی تۆ دەبڕین واتە دەستی سەرپشتی کارەکە بۆیە پێویستە زۆر کەس لەوانەیە کە بەرپرسن و لە پشتی تەزویرکردنەوەن پێویستە دەستی ئەوان ببڕێ بۆ ئەوەی کەوا جارێکی دیکەیتر ئەو خەڵکە لە ناڕەحەتی و نیگەرانیانە بن چونکە بەڕاستی زۆر جار یعنی لە قورئانیش ئاماژەیە بۆ کراوە کە فەرمێ وتدلوا بها إلى الحكام لتأكلوا فريقا من الناس أموال الناس بغير الحق لە ئاەتەکەیە هاتووە لە قورئانی پیرۆزدا کە دەفەرمێت نەچن پارە بدەن بە هەندێک بەرپرس یا هەندێک حاکم بۆ ئەوەی کە لە ژێر ئەسڵ و مەحکەمەکەدا ڕزگارتان ببێ و پارەی خەڵکی بەناحەق بخورێ. بەرنامەی نهێنیەکان تەنها چیرۆکی ڕووداوەکان ناخاتە ڕوو بەڵکو هەموو لایەنە نهێنەکانی شی دەکاتەوە لە ڕووی ئابووریەوە پارەی ساختە چی زیانێکی هەیە. هەر وڵاتێک پارەی ساختەی زۆری تێدا بێت هەوا ڕاستە و خۆ کاریگەری خراپ دەکاتە سەر بازار و ئابووری وڵات بەرەو تونێلێکی تاریک دەبات و متمانە بە شێوەیەک لاواز دەکات کە کاریگەری دەبێت لەسەر هەموو جموجۆڵە دارایی و ئابوووریەکان. زۆرینەی پسپۆڕان و شارەزایانی دارایی و بانک هاوڕان لەسەرم قسەیە. پارەی ساختە لە بازارەکانی هەرێم و لە عێراق و لە دنیا هەمووی کاریگەری خراپی هەیە کاریگەری نەرێنی هەیە لەوەیە کە ئەو پارەیە کە تەبع ئەکرێت و یاخود ساختە ئەکرێت ژمارەی یاخود بڕی پارە کە ئەخرێتە بازار زیادەکە لەگەڵ زیادکردنی پارە زیادکردنی خستنەڕووی پارە نرخی ئەو بڕە پارەیە نرخەکەی دا ئەبەزێ وەکو یاسای خستنەڕوو پێمانەڵێ چەند شت زیاتر بخرێتە ڕوو نرخی ئەو بابەتە دا ئەبەزێ. معنەیە ئەوەیە کە بە تابەت ئەگەر باسی بنمونە ئێستا بێنە سەر عێراق و کوردستانیش 50,000 یاخود 25,000 ئەوەی کە باس ئەکرێت ساختە ئەکرێت زیاتر ومەش ڕاستیەکە کە کەسێک کە خەریکی ساختەکردن بێ ناچێ 250 دیناری یاخود 1000 دیناری ساختە بکە ئەچێ 25,000 وە 50,000 دیناریەکە ساختەکە بۆیە لێرە کاریگەریەکەی چیە بێ ئەو بڕە پارەی کە لە بازارەکان هەیە زیادەکە باشە معنەی ئەوەیە کە پارەی زیاد کرد ئێمە هاوڵاتیان ئەو کەسانەی کە با بڵین پارەیان دەست ئەکەوێ ساختەیە و جیا ناکرێتەوە لە ئەسلیەکە کە ئەچن بۆ بازارەکان بە پارێکی زۆر ئەچن بۆ بازارەکان شتومەک ئەکڕن خاوەن دوکانەکانیش ئەبینن هێزێکی کڕین یاخود با بڵین لە ئابووری توانای کڕین پیاوتر نەک هێزی کڕین توانای کڕینێکی زۆر هاتوۆتە بازارەکان و ئەو کەسێک هاتووە بکڕێ ئامادەیە بیکڕێ شتەکان بکڕێ ئەمیش چییە کا دوکاندار شتەکە داوای ئەیفرۆشە داوای نرخێکی زیاترەکە معنەیە ئەوەیە وردە لەگەڵ ساختەکردنی پارە بڕێکی پارەی زیاتر بخرێتە بازار وردە نرخ زیادەکە اینجا لەگەڵ بەردەوامبوونی زیادکردنی نرخ ئەبێتە چی ئاستی گشتی نرخ کە زیادی کرد ئەوە بێت هەنگاو ئەنین بەرەو چی بەرەو هەڵاوسانیش طبعا زەرر و زیانی زۆر گەورەی هەیە بە تایبەت بۆ کێ بۆ ئەو کەسانەی کە فەرمانبەرن بۆ لەبەرەوەی فەرمانبەر موچەیەکی تاڕادەیەکی زۆر جێگیری هەیە ساڵانە بڕێکی کەم زیادەکە لە بەرامبەر ئەوە چی هەیە زیادبوونی ئاستی گشتی نرخەیە لە بازارەکان بۆیە ئەم فریای ئەوە ناکەوێت بۆیە بەگشتی چیە بێ بەگشتی ئاستی بژێوی ژیانی فەرمانبەر ئیتر لە کەرتی گشتی بێ یاخود لە کەرتی تایبەت دائەبەزێت ئەمە خاڵێکی ترەوەیە کە ئەو کەسانی کە پارەی ساختە بنمونە لە موچە لە ئیش و کاروبار وەرئەگرن و لی نازانن وردە ئەمە وەلیەکە کە سیقە و متمانە نەمێنێ لە نێوان خەڵک و حکوومەت بۆ لەبەرەوەی حکوومەت کە بەرپرسە لەسەر بە تایبەت ئەگەر بانقی ناوەندی بێکە بانقی ناوەندی ئەینێرێ بنمونە بۆ شوێنەکان بۆ وەزارەت و وەزارەتیش دابەشیەکە وەکو موچە یاخود ئەخرێتە بازارەکان ئەو سیخە و متمانەیە نامێنێ بۆ لەبەر ئەوەی ئەو وەرەقەیە کە نووسراوە وەرەقەیەکی ئەم وەرەقە نەقدیە ئەم کاغەزە نەقدیە چاپ کراوە لە ڕێگەی بانقی ناوەندیەوە ئیزنی وەرگرتووە مۆڵەتی وەرگرتووە ئەو مۆڵەتە وینەکە ئەدرێ بە لاینی پەیوەندیدار بۆ تەبعکردن و بۆ چاپکردنی ئەو وەرەقە نەقدیە کە وەرەقە نەقدیەکەش ساختەیە با بڵین تەزویرە
ئیتر ئەو سیقە و متمانە نامێنێ کە من حکوومەتەکەم نتوانێت کۆنتترۆلی دۆخەکە بکە سیقە نامێنێ لەسەر ئەدای ئابووری و لە هەمان کات بە بانقی ناوەندی شوەکو و ئەدایی سیاسی و جێبەجێکردنی سیاسی نەقدی بۆیە لێرە کێشەکە ئەوەیە کە ئەو سیقە و متمانە نەما ئیتر حکوومەت ئیدارە و حکومی ئابووری چی بکە ئەمە کێشێکی زۆر گەورەیە لە هەمان کات خاڵی زۆر گرنگ هەیە کە پەیوەندیدارە بەم خاڵەوەیە کە ئیتر تەعاملات لە بینی خەڵک و بانقەکانیش زۆر لاوازتر ئەبێ یعنی ئەگەر باسی یاریمی کوردستان بکەن کە ئێستا خودی تەعاملەکە لاوازتر ئەبێ بۆ لەبەرۆ خەڵک ئیتر سیقەی نییە ئەو پارێکی لە بانقەکان هەیە ئایا ینی تەزویر نییە ساختە نییە یاخود حەقیقیە ڕاستە دروستە لە بازارەکانیش ئیتر خەڵک ئەترسێ بچێت بۆ بازارەکان بەڕاستی بنمونە ئیش بکات شت بکڕە شت بفرۆشە کێشێکی زۆر گەورەیە. با بگەڕینەوە بۆ پێش ساڵی 2023 و حکمی و کاتی سەدام حسێن. کاتێک پارەی 10,000 دیناری چاپکرا فرۆشیارەکانی بازار بە گومانەوە دەیانڕوانیە ئەو پارەیە و ئامادە نەبوون تەنانەت بای 10,000 دیناریش کاڵا و شتومەک بفرۆشن لە کاتێکدا پارەکەش ئەسڵی بوو نەگوەگەم سەردەمەی ئێستا کە پارەی ساختە لە ناو بازارەکاندا بەربڵاوە. چەندێک پارەی ساختە بخرێتە بازار وەکو عەرزی جەنابتانم کرد ئەوەندە نرخی شتومەک زیادەکە بنمونە بۆ ڕێگەوبانە بۆ ئاوە بۆ کارەبە بۆ کۆمەڵک شتەوانی کە لە ژێرخانی تایبەتن بە ژێرخانی ئابووری بۆ کڕینی ئەو بابەتانە بۆ دامەزراندنی ئەو بابەتانە حکوومەت یاخود لاینی جێبەجەکار پێویستی بە پارەیە پارەکەش کە زۆر بێ لە بازارەکان نرخی شتومەک زیادەکە ئەوەش ئەبێتەوەی کە وەکو عەرزی جەنابتانم کرد بە ئاسایی ئیتر ژێرخانی ئابووریەکە ڕاست و دروست و تەندروست بنیاد نانرێت و بێتە کێشێکی زۆر گەورە بۆ حکوومەت یاخود بۆ ئەو موسساتانی کە پەیوەندیدارن. من غەشە فەلەیسە منا هەر کەسێک ئەو جۆرە غەشانە بکە لە ئێمە نییە واتە تاکێک نییە لە وڵاتی ئێمە تاکێک نییە لە کۆمەلگای ئێمە بەڵکۆمە بێتە نەخۆش و سەرەتانێک بۆ کۆمەلگا کە ئەم فرت و فێڵە ئەکەن بۆیە ئەو کەسانە بۆینی خۆیان و خوا ئەو کەسانی ئەم کارە ئەکەن ئەگەر ئەهلی ئیمانن ئەگەر تۆزی خۆیان بە مسلمان زانن ئەبێ یەکاو دەست دوای ڕوونکردنەوە بۆیان ئەبێ بزانن کە ئەمە تووشی حرامە بن و واز لەو کارە بهێنن ئەگەر ڕەگی دار بخۆن لە برسانە ئەگەر هات و پەتێ وەربگرن و کۆڵەدار بێنن بیفرۆشن ئەوە وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خێرتر و باشترە بۆیان لەوەی کە کارێک بکەن دنیاشیان بڕوا و قیامەتشیان بڕوا هەر پێ بزانرێت ئەمە دنیایان دەڕوا چونکە چەندین جۆر حکم و دادگا دێتە بەردەمیان وەجگە لەوەش لە ڕووی قیامەتەوە ئەم کەسانە بەرپرسە بن و سزا دەدرێن و مافی خەڵکیان لەسرە بێ لە ڕۆژێکا کە هیچ درا و درهەمێک نییە کە بتوانن خۆیانی پێ ڕزگار بکەن. تەنانەت لەبارەی ئەمانەوەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام مفلیس ئەزانن کێ لە قیامەتا وتان مفلیس لە پێناسەی ئێمەدا ئەوەیە ماڵ و درهەمی نییە بەڵام پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام مفلیس لە ئومەتەکەم ئەو کەسانن کە خۆیان بە مسلمان نەزانن نوێژ و ڕۆژوژ ئەگرن بەڵام دێت فێڵیان لە خەڵکی کردووە ماڵی خەڵکیان بە ناحەق خواردووە ئەجا زمانیان نەپاراسەوە قسەی بە خەڵکی خوێنی خەڵکیان ڕشتووە کە لە ڕۆژی قیامەتا دێن نوێژ و ڕۆژوو چاکەی زۆریان هەیە بەڵام بەڵێن بوەستن ئێوە فێڵتان کردووە لە کار و کاسبیتانە با لە دنیاش پێی نەزانرابێ ئەمڕۆ مەحکەمە و دادگای خوایە چی کردەوەی چاکەیان هەبێ ئەدرێ بەو کەسانی کە ئەمان مافەکەیان خواردون ئەگەر کردەوەی چاکەشیان نەما هەڵە و پەڵە و گوناهی ئەوانە هێنن ئەخێتە سەرشانی ئەمان و بەرەو دۆزەخ بەڕێ دەکرێن لەبەر چی لەبەر ئەوەی کە مڵکی خەڵکیان خواردووە ماڵی خەڵکیان خواردووە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لە حەجی ماڵایە فەرمووی مسلمان لەسەر مسلمان حرام ماله ودمه وعرضه ماڵ و سەروەت شەرەف و ناموس و خوێن ئەمانە هەبێ هەموو کە سڵاوت بێ لە دەستی تۆ لە زبانی تۆ لە مامەڵەی تۆ بۆی ئەم کارە کە فێڵکردنە لە بواری ئابووریدا بەڕاستی بەڵام موسیبەتێکی گەورەیە پێویستە لە هەموو ڕوویەکەوە ڕێی لێ بگیرێ لە ڕووی یاسایی لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئاینیەوە چونکە بەڕاستی ئەبێتە سەرەتانێک لە ئابووری کۆمەلگا. ئەگەر بێت و ڕێکارەکانی ڕێگەگرتن لە پارەی ساختە توند نەکرێنەوە ڕەنگە چیرۆکەکانی مامەڵەکردن بە پارەی ساختە زۆر زیاتر بن و ڕۆژ بە ڕۆژ گوێمان لە چیرۆکی جیاوازتر ببێت لە هەمان کاتیشدا پێویستە هۆشیاری زیاتر بدرێتە خەڵک لە بەرامبەر ئەوەی چۆن پارەی ساختە لە پارەی ئەسڵی جیا بکرێتەوە. لە حاڵەتێکیشدا ئەگەر ڕوبەڕووی پارەی ساختە بوویتەوە ئەوە دەست بەجێ چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەیت.